یەکێکی تر لەو چەکانەی کە لێرە دەبینرێ و زۆریش بەکار هێنراوە زێتی و هەر لە ناو خۆمانار پێڵێن دۆشکە نازانم بەم نەوعانە هەمووی جا منەمەوێت ناوە سەربازەکەی بڵێ لە ڕاستیا و ئەمە چییە ئەمە دوولولەی پێوەیە و بۆچی بەکار هێنراوە؟ ئەمە خۆی لە ویلایەت یەکێتی سۆڤێت ئەمەی دروست کرد باشە زێتی و 23 ملیم سلاش دووە ئەمە دژی فڕۆکەیە بۆ هەلیکۆپتەر باڵێ چەکێکی زۆر بەهێزە دیقەی ئیسابەی هەیە وە کۆوانەی کە نییە یعنی ئەم چەکە زۆر جیاوازە لەگەڵ چەکەکانی ترە بۆ وەزنی عامیەوە تقریبان لە دەوری 900 تا 950 کیلۆ دەرەچێتن ناگاتە تەنێ ناگاتە تەنێ بەڵێ بەڵام چەکێ زۆر باشە فڕۆکە خاتە خوارەوەمە بەڵێ ئەمە هەر فڕۆکەیەکی شەگەر جەنگیش بێ لە نزمی بفرێ ئەم چەکەی بۆ بەکاردێنیتن کە لێی بدەیت دیقەی ئیسابەی وەکوتم زۆر باشە فیشەگی جۆر هەیە حارق خارقە ینی بڵین درعی 20 ملیم کوونەکات باڵێ وەکو کە باسیمان کرد BMP1 بەکاردێتن گولەکانیشین فیلاقە ئەتەقێتەوە مەدای تەسیری ئەم چەکە لە کیلۆمەترێک و نیوایە کە بەکاری لە کیلۆمەترێک و نیو کەسی لەسرە بێت؟ بەڵێ دوو کەسی لەسرە بێتن بەڵێ دوو کەسی لەسرە بێتن بە زۆری شەکەکە یەکێکیانەی خوڵێنێتەوە ئەوەی تریان بە دەوری ئاسوڕێتەوە ئەمانە جێی سەنووقی فیشەکەکانیەتی باشە لەم بەرەوە دانەیە لەم بەرەوەش دانەیە کە بۆی باشە بۆ دوو لولەیە سەدێن ینی ئەبینی چوار لولەییمان هەیە باسی ئەوە شەکەین بەس ئەم دوو لولەیە هەردوو فیشەکە بەجارێتەکە تەقێنێ بۆ یەک ئاراستە ڕۆن یا مۆدای نێوانیانەیە بەڵێ بۆ یەک ئاراستە ئەڕۆن بۆ هەدەف باش بەڵەوا دروست کراوە کە بۆ یەک ئاراستە دایان لە هەدەفەکە لە یەک شوێنە دەنیان مەودای بۆی هەیە جیاوازی بێتن چونکە تۆ تیار نەفادت هەیە هەواکە گەرم و سار دەبێتن فیشەکەکە کە دەرەچێتن ئەو فیشەگانەی دوایان شەرت نییە لە عینی نوختە بداتن بەڵام بۆیە چەند سانتیمێ لەم لە جیابێتەوە کە لێ بدات